ئێرە دەشتی وەزنەیە سەر بە شارستانی میراوە هەڵکەوتوو لە پارێزگای ورمێ. ئێرە جوانێکی تایبەت بەخۆی هەیە، دیارە دەشتی وەزنێ لە هەر چوار وەرزی ساڵێدا شکر بۆ خدای جوانی تایبەت بەخۆی هەیە و خەڵکێکی زۆر و گەشتیارێکی زۆر لە هەموو وەرزەکاندا ڕووی تێدەکات، بە تایبەتی لە وەرزی بەهاراندا کە 3 مانگ هەتا 4 مانگ لە 2 مانگی کە لە هاوین دەچێت جەماعەتێکی زۆر ڕوو دێرە دەکات و بە مەبەستی گەشتکردن و بە مەبەستی کاتێکی خۆش ڕابواردن لە دەشتی وەزنێدا. هیوادارم ئینشاءڵڵا خودای گەورە ئەو منتەقە خۆش و بێکرودی دەنێ کە ئێمە هەمانە ئەو سروشتە جوانە کە ئێمە هەمانە لێمان وەرنەگریتەوە بتوانین ئەو جوورێ ئەگەر پێویستە ئێمە چێژی لێوە بگرین و یعنی هاتوچۆی بۆ بکەین. ئەمن وەک ڕێنمایی خۆم دۆستان پێم باشە هەر کاتێک ئینسان کە پێ دەنێتە نێو ژینگەیەکی پێم وا بدەوێت بەدەستی بەدەستنوێژە و واردی ئەو ژینگەیە بین بۆی کە ئێمە هەموو کاتێکی جوانیەکانی ئێرە خۆشیەکانی ئێرە تایبەتمەندەکانی ئێرە ئەو شوێنە یا هەر شوێنێک کە تۆ هاتوچۆی بۆ دەکەی لەبیرت نەچیتەوە و ڕێزی لێ بگری، ڕێز لە قانونی تەبیعەت بگری و ڕێز لەو سروشتە جوان بگرین کە خوداوەند لە اختیاری ئێمە ناوە. ئێمە هیوادار ئینشاءڵڵا ئەو دۆستانە ئەو کەسانێک کە هاتوچۆی ئێرە دەکەن لە هەموو وەرزەکانی ساڵێدا بە هەر مەبەستێک دێن بۆ ئێرە ڕێز لێرە بگرن و پارێزگاری لێ بکەن بۆ ئەوی سروشتەکەمان پارێزراو بێت. شکر بەخوا زیاتر ئەمە لێرە لە میتر و نیوەک بەفرمان هەیە هەر لە خودی دەشتەکەیدا، دیارە لە بەرزایەکانی بەفری زیاترمان هەیە، ساڵانی ڕابردوو بەفری کەممان هەبوو، بەڵام شکر بەخوا ئەو ساڵ خوای گەورە بەفرێکی جوانی بۆ باراندین و هیوادار ئینشاءڵڵا وڵاتەکەمان بەرەو ئاوادانی زیاتر بڕاتەوە. دیارە لە وەرزی بەهارەدا ئێرە خەڵکێکی زۆر ڕوو دێرە دەکات بۆ چاندنی بەروبوومی خۆماڵی بڵێن وەکو هاروێ و شوتی و یاڕماستی ئەو شتانەی لێ دەچێنن. شکر بەخوای ئەوانیش کە بەرهەمەیەکی باقلە و ئەو شتانەی لێ دەچێنن بەرهەمێکی جوان و ینی زۆر ینی بە کەیفیەتی لێ پەیدا دەبێت. لە وەرزی هاوینانیشدا هەتا دەگاتەوە پایزێ ئاژەڵدارەکان ڕوو دەکەنە ئێرە و لێرە دەمێنەوە ماندەگار دەبن هەتا پایزێ ئیدی پایزانیەوە بە چاوی خۆتان کە دەبینن شکر بۆ خودای تەبیعەت دووبارە قانونی تەبیعەت ڕوومان تێدەکاتەوە بەفر و بارانمان بۆ دەبارێنێتەوە و منتەقەکەمان بۆ زیندوو دەکاتەوە. دەشتی وەزنێ دەشتێکی بەنێوبانگ، دەشتێکی خۆش لە هەموو وەرزەکاندا، هەر وەرزەی تایبەتمەندی خۆی هەیە. ئەمە کە وەکو فۆتۆگراف هەموو ساڵێ کاتژمێرە دەکەین بۆ ئەو کاتێک کە لە وەزنێ بەفر دەبارێ. وەزنێش ئەلحەمدولیلا لە لەحاز جۆغرافیایەوە جوورێکە زۆر بەزوویی ئەوەڵین بەفرەکان لێرە دەبارێن. دیمەنێکی زۆر جوانی هەیە بە تایبەتی بۆ وێنەگری، فقط دەبی بە چاوی وێنەگرێکی چاولێرەکەی تا بزانی چەندە جوانە. هەموو ساڵێ ئەمە لە پیرانشاریڕا برادەرەکانی دیکانن لە مەهاباتێڕا لە شنوێڕا هەتا لە بۆکانی هەتا میوانی بانەشن هەیە تەشریفیان دێنێ ئێرە تایبەت بۆ وێنەگری. گەشتیارێکی زۆر بەخۆی ڕادەشێشێت و هەر کەسە بە مەبەستێکی دێت. جەماعەتێک دێت بۆ گروهی ئافرۆت دێن، جەماعەتی دیکانە بە خانەوادەوە دێن دەو سەرمایدا دیسانیش چێژی لێ وەردەگرن، چون بەڕاستی جگایەکی تایبەتمەندە، بەفرێکی زۆری لێ دەبارێت، ڕووبارێکی زۆر جوانیشی لێیە کە هێندەی دیکانەی ئێرە جوان و تایبەتمەند کردووە. لێرەشدا داواکارێکەیە هەر چۆنێکی دەتوانین بە هەوڵ و تەقەڵای بدەین ئەوەی ڕاگرین نێڵی خەرانە بێت، بێین ئیسفادێ لێ بکەین لە باتیەوەی کە خەرایکەین، چێژی لێ وەرگرین لە باتیەوەی کە خەرایکەین. بە هەر مەبەستێکی هاتوونی تێرە، ئایا دانیشتنێکە، ئایا خلیسکنەیەک یا بە قەولی جەماعەتیەوە منتیقەی دەڵێن بۆ خێشکەی بێ، ئایا بۆ ئافرۆدی بێ، بە هەر مەبەستێکی کە دێنە ئێرەکانە فقط ئەمن داوام ئەوەیە کە بتوانین بیپارێزین با لە قیز نەچێ. بەڕاستی جێگایەکی جوان و سەرنجڕاکێشە.